محەممەد بوعەزیزی ئەو گەنجە تونسیە بوو کە بە ئاگربەردان لە جەستەی خۆی بوو بە هۆکاری هەڵسانەوەیەکی گەورە لە جیهانی عەرەب کە بەڕاستی لە نەوع و شێوەی خۆیدا بێوێنە بوو. شۆڕش و هەڵسانەوەی گەلانی وڵاتانی عەرەب دواترەکان لەلایەن وڵاتانی ڕۆژاوا و سێکولارەکانی ناوچەکەوە بە بەهاری عەرەبی ناسرا و لەلایەن هەندێک وڵات وەکو کۆماری ئیسلامی و چەند گروپێکی ئیسلامی سیاسی دیکە بە بێداری ئیسلامی و ئینسانی ناوی لێبرا. بەهاری عەرەبی چۆن سەرهێڵدا و هۆکارەکانی سەرهەڵدانی وەها ناڕەزایەتی گەلێک لە دنیای بەڕووکەش ئارامی وڵاتانی عەرەبی چی بوو؟ ئایا بەهاری عەرەبی یارمەتی بە دیموکراتیزەتربوونی ڕەوتی سیاسی وڵاتانی عەرەبی کردووە یان بە پێچەوانەوە کۆمەڵگای بەرەو داخراوتربوون بردووە؟ هۆکاری بەهێزبوونی ئەحزابی ئیسلامی سیاسی ڕادیکاڵ لە نێو بزوتنەوەیەکی هەخوازانە و دیموکراسی خوازدا چییە؟ وڵاتانی ڕۆژاوایی و هەروەتر وڵاتانی بەهێزی ناوچەکە چ کاریگەریەکیان لەسەر سەرهەڵدانی ئەم ناڕەزایەتیە و هەروەها دواتر لە بەرەو پێشچوونی ئەم ناڕەزایەتیانە بردووە؟ بینەرانی خۆشەویست سڵاو، من ڕێباز کەریمیم ئەمشەو لە بەرنمەیەکی دیکەی بەرنامەی ڕاماندا هەوڵ دەدەین وێ ڕای میوانی بەڕێزی بەرنامە ئاوڕێکی زیاتر لەسەر ئەم بابەتە بدەینەوە. کاکاکۆ بەخێربێ. کاکاکۆلەوە دەست پێەکەم، بەهاری عەرەبیان بێداری ئیسلامی و ئینسانی کامیان شیاوترە بەڕای جەنابتان بۆ ئەم ناڕەزایەتیانە؟ من پێم وایە بۆ هەڵسەنگاندن و لێکدانەوەی هەر حرەکەتێکی کۆمەڵایەتی چه ئینقلاب بێت کۆدتا بێت کولەن تەحولاتی ئیجتماعی بۆ پێناسەکردنی ئەمانە ینی پێناسەکردنی ئەمانە زۆر پەیوەندی بەوەیە کە هەر مرۆڤێک هەر تاکێک لەباری فکریەوە لە چۆ ڕاوەستاوە. تۆ تەوەجە بکە مەسەلەن لە ئینقلاباتی گەورەی دنیادا مەسەلەن وەک ئینقلابی ئۆکتۆبری رووسیا بۆ کەسانێک کە چەپ بوون ئەمە حرەکەتێکی کرێکاری و ئینسانی بووە بۆ بەرەو پێشچوونی کۆمەلگا بووە بۆ دانی مافی زیاتر بووە بە کرێکاران و چینە چەوساوەکان لەم ڕوانگەیەوە گەرچاوی لێ بکەی. بەڵام لەنگە لە ڕوانگەی دیدی سەرمایەداریەوە گت مشا بکەی لە ڕوانگەیەکی غەربیترەوە ئیستلاحەن ئەگەر چاوی لێ بکەی دیکتاتۆری پرۆلتاریا بووە نهایەتەن و حرەکەتێکی دیکتاتۆرانە بووە کۆمەلگای یەکجەمسەری کردوتەوە. بۆیە زۆر پەیوەندی بەوەیە کە ئێمە هەر تاکێک لە شوێ ڕاوەستاوە وەختێک پێناسەی تەحولات دەکەین. ئەم ئەوەی کە ئیستلاحەن بە بەهاری عەرەبیش نێوی دەرکرد من پێم وایە هەروایە لە دیدی کۆماری ئیسلامیەوە و لە دیدی ئەو کەسانەیەوە کە بۆ خۆیان ڕوانگەیەکی ئیسلامی سیاسیان هەبوو پێیانوە بوو نێویان نابیداری ئیسلامی و کەمە میلەتان ئیسلامی ئینسانی و کەمە میلەتانی ناوچەکەن هەستاونەتەوە بۆ ئینسانهای ئازادی خواز و کەسانێک کە بە دوای ئازادیەوە بوون چەندین ساڵ لەم وڵاتانەدا و مبارزەی ئازادی خوازانەیان کردووە بە بەهاری عەرەبی نێوی دەرکرد و وەک بەهار چاوی لێکرا. بەڵام لە واقع پرسی ئێستا کە چاوی لێ دەکەین و دەگەڕینەوە بۆ ڕابردوو من پێم وایە زیاتر بوو بە خەزانێک تاوەی کە حاڵەتی بەهاری بێ و بەخۆی بەهار بەخۆی بگرێ و شکۆفایی لێ بکەوێتەوە. زیاتر بەهاری عەرەبی پێم وایە لە ئەوەڵە شیاوتر بوو بۆی، بەڵام ئێستا ڕەنگە ئەو مانای خۆیە نەبەخشێ. من شەر پێم وایە لە ئەوەڵەوە ڕەنگە بەهار پێناسەیەکی جوان بێ بۆ ئەم هەستانە دوای چەندین ساڵ زوڵم و زۆر و ئیستبداد لەم ناوچەیەدا وەک بەهارێک چاو لێ دەکرا ئەم سەرهەڵدانانە. بەڵام دەرەنجامەکانی و هاتنەگەڕی ئیسلامی سیاسی و دەستێوەردانەکانی لەم وڵاتانەی کەم حرەکەتانی تێدا بوو زیاتر بەرەو خەزانی برد و ناشرێنی کرد. کاکاکۆ شۆڕشێک لە ناوچەکە سەری هەڵداوە کە لە فۆرم و شێوەی خۆیدا لەم ناوچەیە بەڕاستی فۆرمێکی نامۆ بووە. پێتان وایە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەو ناڕەزایەتیانە چی بووە؟ ئایا هۆکارەکان دەرەکین یان ناوخۆی زۆرتر؟ من پێم وایە ئەم بەحسە زۆر چەند جەمسەریە بۆ لێکدانەوەی ئەوە پێم وایە دەبێت ئێمە چاوێک لە ڕابردوو بکەین و مێژووی ئەم منتقەیە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شمالی ئەفریقا کە ئەم حرەکەتانی تێدا ڕوویدا چاوێکی لێ بکەین. من بۆ خۆم پێم وایە لە دەورانی کۆلۆنیالیزمەوە لەم منتقەیە دەست پێ دەکەم کە لە کاتێکدا کە لە غەرب و لە وڵاتانی ڕۆژاوایی شۆڕشی پیشەسازی دەهاتە ئاراوە پەیمانی وێستفالێن دەنووسرا مەسەلەی دەوڵەت میلەت معنای پەیدا دەکرد مەرزی جوغرافیایی وڵاتان پێناسە دەکرا شۆڕشی گەورەی فەرانسە دەکرا و مەسەلەی دموکراسی دەهاتە ئاراوە. سوزانم مارکس مەسەلەی چەپی هێنا بۆ ئاراوە مارکسیزم دەنووسرا و متابعی بۆ دەکرا. لە ئینگلیستان ئینقلابی سەنعەتی کرابوو و ئەم هەموو تەحولاتە فکری و عینی و زەهنیە لە کۆمەلگادا لە جەریاندا بوو. ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شمالی ئەفریقا دەوڵەتانی ئیستعماری بە ئەرمەغانیان هێنا بوو ئیستلاحەن مەسەلەی کۆلۆنیالیزم بوو و سەوسانەوەی ئەم دەوڵەتان لە ڕاستیدامان خیانەتی گەورەیان کرد بەم
منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەوەی خەڵک و دەوڵەتان پێوەی سەرگەرم بوون کێشە و ململانەی ناخۆشی زمانی کۆلۆنیالیزم بوو کە هیچ بەهرەیەکی بە میلەتانە نەگەیاند و زۆر لە دواکەوتوویدا هێشتنیەوە. ئەگەر لە کۆلۆنیالیزم و لەم دەورانە مەرحەلەیەک بینە پێشەیە و بگەین بە دەورانی شەڕی یەکەمی جیهانی کە تێداکرا لەوێژدا دیسانەوە خیانەتێکی گەورەتر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شمالی ئەفریقا دەگرێت. ئەو شوێنانە باز دەکەم کە ئیسلاحەن بەهاری عەرەبی تەیاندا ڕوویدا. ئەویش مەسەلەی پەیمانی سایکس پیکۆ بوو دوای شەڕی جیهانی و دابەشکردنی وڵاتان کە لەسەر هیچ بنەمایەکی واقعی نەبوو. دانیشتن ئەمانە بە خەتکێژ ئەفریقا و خاوەریمیانیان لەت کرد و کردیان بە وڵات و وڵاتهای دەستکردیان دروست کرد و وڵاتان دابەشیان کرد و کە بەڕاستی ئەم دابەشکردنانە خۆی بوو بە شوێنی ململانەهای بعدی هەم ملی و هەم نەتەوەی و کۆمەڵێک ئالۆزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نایەوە کە هەر ئێستاش نمونونەکانی دەبینین لەم منطقەیەدا. قۆناغێک لەمە دیسان بینە پێشتر مەسلەی دوای شەڕی جیهانی دووەم بوو و دوو جەمسەربوونی دنیا و مەسلەی شەڕی سارد لەلایەکەوە ئوردوگای سۆسیالیستی بوو کە بەبێ هیچ پاساوێک پشتیوانی لە هەموو ئەو دەوڵەتانە یا ئەم حرەکەت و حیزبانە دەکرد کە تەرەفداری خۆی بوون و لەم بەریشەوە ئوردوگای غەرب و سەرمایەداری بوو بە سەرکردەی ئەمریکا کە ئەویش دیکتاتۆرترین دەوڵەتەکانی ناوچەکەی پشتیوانی دەکرد بۆ مبارزە لەگەڵ کۆمۆنیزم. ئالێرەشدا دیسان میلەتان ئەوەی کە زەربەی خوارد و ئەوەی کە بوو بە هۆکاری دواکەوتومانەوەی میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم ململانەی بلۆکی شەرق و بلۆکی غەرب بوو کە ئەمەش هۆکارێکی گەورەیە بۆ دواکەوتووی و دواکەوتومانەوەی ئەم میلەتان لە ناوچەیەدا. جامنەوە دەڵم کاتێک کە بەم قۆناغانەدا ئەو نەتەوانە تێپەڕێون و لە هیچ قۆناغێکدا ئازادی سیاسی و ئازادی سوزانم تەحەزۆ بۆ ئەوانە نەبووە لێرەدا دەبینین کە وەختێک حرەکەتێک سەر هەڵدەدا ئیسلامی سیاسی دەبێ بە یەکێک لە ئالتەرناتیڤەکان و کۆمەلگا لەبەرەوەی کە بناغەیەکی واقعی نییە بە مەسیرێکی دروستدا حرەکەتی نەکردووە بە مەسیرێکی ڕاستدا حرەکەتی نەکردووە تووشی قەیران دەبێت لە ئەگەری هەر سەرهەڵدانی حرەکەتێکی کۆمەڵایەتیدا ئەم مەسلەی خەزانی عەرەبیە ئیستلاحان هۆکارەکانی ئەوانن کە نەیتوانی بە مەسیرێکی دروستدا بڕواوە ڕێگەوشۆنی واقعی خۆی لە ئاساسدا بووی دەستی پێکرد بوو. کاکۆ لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشەکان لە تونس ڕێبەری کۆماری ئیسلامی ئەم شۆڕشانەی بە درێژەی کاریگەری شۆڕشی 57 ئێران ناولێە برد. هەروەها دواتریش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو فەیسبوک و تویتر و ئەوانە کۆمەڵێک لە چالاکانی شۆڕشی هەشتاوەشت یەتاوی ئێران کە شۆڕشی سەوزی ناولێنرا ئەوانیش کاریگەری شۆڕشی سەوز لەسەر ئەم بەهاریان زۆر ینی تاکیدیان زۆر لەسەر ئەوە بوو کە کاریگەری شۆڕشی سەوز لەسەر ئەمانە دیارە. پێتان وایە خاڵە هاوبەشەکان و خاڵە جیاوازەکانی نێوان ئەم شۆڕشانە لەکوایە؟ شۆڕشی 57 لەگەڵ بەهاری عەرەبی و شۆڕشی 88 لەگەڵ بەهاری عەرەبی. خۆی شۆڕشی ئیسلامی ئێران یەکێک لە هۆکارەکانی سەرهەڵدانی حرەکەتای ئیسلامی تۆندڕا و لە نێو سوننیەکاندا لەم چەند ساڵەدا ئەمە پێشینەیەکی هەیە کە تەبیعەتەن ئەم پێشینەیە دەگەڕێتەوە بۆ زمانی دروستبوونی ئیخوان المسلمین لە میسر و تئۆریزەکردنی ئیسلامی سیاسی کە ئەو مۆزوعێک ڕەنگە دواتر ئیشارەی پێ بکەم بووە بناغەکەی. بەڵام مەسلەی شۆڕشی ئیسلامی ئێران و سەرهەڵدانی ئیسلامی سیاسی شیعە کە دەسەڵات بەدەستەوە دەگرێت دەبێت یەکێک لە هۆکارەکانی کە سوننیەکانیش زیاتر حەول بدەن لە مشارەکەتی سیاسیان بێ وەڵ دەسەڵاتدا بەشداری بکەن. بۆیە خۆی ئەمە هۆکارێکی زەهنی بووە بۆی کە سوننیەکانیش بیانەوێ ئاگرسیڤتر و دڕندانەتر بەشداری بکەن لە پرۆسە سیاسیەکاندا. ئابە و معنایی کە سوننیەکان دەیانەوێت لە مەسائلی سیاسی و بەدەستەوەگرتنی دەسەڵاتدا بەشداری بکەن شۆڕشی ئیسلامی ئێران تەسیر و کاریگەری خۆی بووە. بەڵام ئەوەی کە ڕاستەوخۆ کاریگەریەکی بوو بێ ئەوەی کە ئەوە بوو بێت بە باعسی هاندانی ئەمە لە ئەوڵەوە کە دەستی پێکرد من پێم وایە لە ئەوڵەوە حرکەتێکی ئازادی خوازانە بوو بۆ گەیشتن بە ئازادی دەستی پێکرد. بەڵام تەبیعەتەن وەکتم ئەگەر ئاوا چاوی لێ بکەین ئالەو مەسیرەوە تەسیراتی بووە لە هاندانی سوننیەکاندا بەتایبەتی. بۆ مەسلەی جنبشی سەوەز و حرەکەتی دوایی من پێم وایە ئەمەش بێتەسیر نەبوو لانیکەم لە نەوعی حرەکەتەکەدا یعنی لەوەی کە لە هاتنەدەرەی خەڵک بۆ شەقامەکان لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئالەم بارانەوە
من پێم وایە ئەویش تەسیراتی خۆی بەسەریانەوە بوو تا حدودێک. بەڵێ مارک زاکربەرگ لەو توێژێکدا دەڵێت بەهاری عەرەبی لە دڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەدایک بۆ درێژەی پێدەدرێت. یان بۆ نمونە یەکێک لە سەرکردە دیکتاتۆرەکانی ناوچەکە سەرکردەی پێشووی وڵاتی لیبی موعەمەر قەزافی باز لەوە ئەکات ئەم جوملەیە دەقیقەن دوای دەستپێکی شۆڕشی تونسە کە لە تەلەڤیزیۆنی دەوڵەتی لیبیۆ ڕوو بە خەڵکی تونس بڵاوێکات و ئەڵێت ئینتەرنێت خەریکە پێمان پێەکەنێت و ماڵمان وێرانەکات. دیارە باز لە کاریگەری ئینتەرنێت لەسەر ئەو هەڵسانەوانەیەکات. لە بەرامبەر هەندێک لە ڕۆژنامەنووسانی دنیای عەرەب لەگەڵ ئەم وتەیە ناتەبان و پێیان وایە زیاتر لە ئەندازە دەور و نەخشی تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکە گەورە ئەکرێتەوە. پێتان وایە دەور و نەخشی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەرهەڵدانی ئەم شۆڕشانەیە چەندە بووە؟ ئایا ئەتوانین بۆ شێوەیە کە زاکربەرگ گەڵێت ئەم شۆڕشانە بە شۆڕشی فەیسبووکی ناو لێ ببین؟ نا من ئاوانیم کە ئەمە تۆزە گەورەکردنەوەی ئەم حرەکەتانە لە واقعدا لەسەر ئەرزی واقع ئەم حرەکەتانە بەرهەمی چەندین ساڵ ململانەی ناوخۆی ئەم وڵاتانەیە و ئەو هۆکارانەیە کە هۆکاری مێژووین لەسەرەوەیانی هەم دەورانی کۆلۆنیالیزم هەم دەورانی دابەشبوونی ئەم وڵاتانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و هەم بەرهەمی زەمان و زەمان ینی زمانی شەڕی سارد و ئەو ململانەیە کە لە زمانی شەڕی سارددا لەو منطقەیە لە ئارادا بوو دیکتاتۆری های چەندین ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی وەک میسر لە خودی لیبی کە قەزافی ئەوەی ئیشارەی پێدەکی بۆیە ئەمە حرەکەتێکی واقعیە کە لە ئەساسدا ڕەبتی بە فەیسبوک نییە. فەیسبوک چون شۆڕشهای کۆمەڵایەتی تۆ تەماشای بکەی خۆ لە زمانی فەیسبوکەوە پەیدا نەبوو. ئینقلاباتی گەورە لە دنیادا ڕوویانداوە کە سەن ئینتەرنێت و سوزانم کۆمونیکیشن و ئیرتباتات بەو شێوەیە هەر نەبووە. بۆیە ئەوە تۆ ڕاستە خۆ پەیوەندی بدەی و نێوی بنەی شۆڕشی فەیسبوکی من وای نبینم. بەڵام ئەوەی کە بڵێ فەیسبوک وەک ئامرازێک بەکارهێنرا کە دوای چەندین ساڵ وەکوتم دیکتاتۆری و سەرنانەوەی کۆمەلگا بێخەبەرکردنی کۆمەلگا نەبوونی ئەحزابی سیاسی نەبوونی مێدیای ئازاد کە بتوانێت خەڵک نەزەراتی خۆی تێدا بەیان بکات نەبوونی ئەوەی کە ئەحزابێک بن فۆرمۆل بەندی خواستەکانی خەڵک بکەن لەبەر ئەم دیکتاتۆریە فەیسبوک دەبێتە شوێنێک دەبێتە مەکانێک کە هەر فەردێک هەر تاکێک بتوانێت نەزەراتی خۆی تێدا بڵێ و ئەحساسی ئەوە بکات کە نەزەراتەکەی لەلایەن عیدەیەکەوە لانیکەم گوێی لێ دەگیرێت کە بتوانێت خۆی پێ مۆبلایز بکات خۆی پێ کۆ بکاتەوە کۆمەلگا ئەبە و منزەرە بڵێ فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان تویتەرەوەوانە یارمەتی دەربوون بەڵام ئەوەی کە هۆکار بوو بنیاتونەی بنی شۆڕشی فەیسبوکی من نەخشی تەسریع کوونەندەیەکیان بووە لە بەرەو پێشبردننی منیش وای دەبینم. هەندێک لە ڕۆژنامەنووسانی دنیای عەرەب وەکو فەهمی هوڤەیدی ئەگەر اشتبام نەکرد بە ناوەکەیە پیان وایە کە لاوازی و ناکارامەیی کۆمەلگای مەدەنی هۆکاری سەرەکی بوون بۆ ئەوەی شۆڕشی دنیای عەرەب بەرەو توندوتیژی و شەڕی تایەفی بڕوات و لە ڕەوتی سەرەکی خۆی لا بدات. پێتان وایە بوونی ماهیەتی توندوتیژامێز لە پەیکەرەی شۆڕشەکانی دنیای عەرەب هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا لەباری سایکۆلۆژی دنیای عەرەب دنیایەکی ئاڵۆز و توندوتیژ قوڵقێنە یان نه هۆکارەکانی خاڵگەلێکی دیکەن؟ وەگی شارم پێکرد لە هەموو ئەو کۆمەلگایانەدا کە ئیستلاحن پێیان دەڵێن کۆمەلگاهای ئیستبداد زەدا کە لە مەسیرەی تاریخیدا هیچ کاتێک ئازادی ڕاستەقینەیان بەخۆوە نەدیوە کرانەوەی سیاسیان بەخۆیانەوە نەدیوە ئەحزابی سیاسی ئازادیان بەخۆیانەوە نەبینیوە مدیای ئازادیان نەبینیوە ئەم کەرەستانەی کە پێویستن کە کۆمەلگا حرەکەتی تێدا بکە بەخۆیان ینی حرەکەت بەرەو پێشی تێدا بکە بەخۆیانەوە نەبینیوە لە کۆمەلگایەکی ئەوە وەختێک تەحولاتی ئیجتماعی دێنە پێشێ هەر حرەکەتێک بێتە پێشێ دەرەنجامەکەی ناگات بە ئازادی و ئەو شتێک کە حرەکەتەکە بۆی دەستی پێکردووە. بۆیە ئەوەی کە تۆ بڵێ کۆمەلگا وڵاتە عەرەبیەکان لە بنیادیاندایە کە بەرەو خشونە دیاتون دوتیژی بڕۆن من لەگەڵەوە نیم ئەمە زیاتر دەرەنجامی نەبوونی هەرنەوە ئازادیە و نەبوونی ینی پێشینەیەکی ئازادی و دموکراسیە لە وڵاتەکانیاندا تەماشا بکە مەسەن لە وڵاتێک وەک سووریە لە یا لە وڵاتێکی وەک عێراق کە هەموو نەوع ئازادی خوازیەک هەموو نەوع مەیلێکی جیاواز بە قورگی کۆمەلگادا بردراوەتەوە و هیچ مەجالێک نەبوو بۆ بەیانی هیچ نەوع دەربڕینی هیچ نەوع بیرروڕایەک نەبێت چاوەڕوانی ئەوەمان بێت کە لە ئەگەری سەرهەڵدانی ئینقلابێک شۆڕشێکدا ئەمە بگاتە ئازادی و تەبدیل نەبێت بە خشونەت تەبیعەتەن خشونەت لە بەتنی هەموو ئینقلابێکدا هەیە هیچ ئینقلابێک نەبووە تاالان ئینقلابی بێخشونەت بێ بەڵام ئەوەی کە لە وڵاتاندا دەبینین و ئەو خشونەتە زۆرەی کە ئێستا هەیە
دەرەنجامی ئەم پێشینە تاریخیەیە کە پێشتری شارم پێکرد. بەڵام ئەو شتێک کە پانیرانیستەکان دەست بە عەرەبەکان هەندێک جار من بینیومە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەیان لەسەرەکەن باز لەوەکەن کە وڵاتێک وەکو ئێرانیش بەردەوام حکوومەتێکی ئێستبدادی لەسەر کاربۆتیایە، بەڵام شۆڕشەکانیان بەتایبەتی ئەوەی کە نایەبن جونبشی سەوز ئەو خشونەتێتیان نایبینجات. ئەخر جنبشی سەوز تۆزێک جیاوازی هەیە. جنبشی سەوز ساختارشکەن نەبوو ئیستلاحەن. جنبشی سەوز پێناسەی ئینقلابی بۆ ناکرێت. ئەوەی کە ئەم حرەکەتانی کە لە وڵاتانی عەرەبیش کرا چەندە پێناسەی ئینقلابی بۆ دەکرێت، ئەمە پەیوەندی بەوەی هەرکەس چۆن ئینقلاب دەبینەوە لە تەعاریفی ئینقلابدا کامیان مەبنا قەرار دەدەین. بەڵام جنبشی سەوز ئەسڵ ساختارشکەن نەبوو، جنبشێکی ئینقلابی نەبوو بەو معنایە. زیاتر ئیسلاحخوازی بوو. دروستە کەسانی ئینقلابی تێدا بوو، کەسانی دیکەش تێدا بوو کە ساختارشکەن بوون، بەڵام جیاوازی جنبشی سەوز لەگەڵ ئەمانە زۆرە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ئینقلابی 57 ئینقلابی 57 بێ خشونەت نەبوو. خشونەت لەوێدا بوو و دەرەنجامەکانی دوایی بوو بە حتا شەڕی ناوخۆی لێکەوتەوە، مەسەلەی مجاهدینی خەڵق، شەڕی کوردستان و ئەو هەمووی ئەعدامانەی کە کرا بۆیە ئەمیش بێ خشونەت نەبوو لە چاو ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئەم بەهاری عەرەبیە. بەڵێ لە شۆڕشەکانە زیاتر بۆ جۆرێکی ئەبینجا گەنجان و خەڵکانی سەر بە چینی مامناوەندی کۆمەلگا کە زۆرتریشیان دیارە خوێندەوار بوون لە وڵاتانە بەتایبەتی وەک میسر و تونس زۆربەی ئەوانە خوێندەوار بوون، بەشداریان نەکرد و خوڵقێنەری سەرەکی ئەو شۆڕشانە ئەوەی کە من بزانم هەرو گەنجانە بوون. کۆمەڵێک لایەن وەکو سێکولارەکان وەکو ئیخوان الموسلیمین و ئەو ڕەوتی ئیسلامی سیاسی میانە ڕەو سەلەفیەکان مەسیحیەکان و کۆمەڵە گروپی دیکە لە هەناوی ئەم شۆڕشانەیە کەوتنە کایە و ململانەی سیاسی. ئەوەی لە زۆرێک لە وڵاتان بینیمان ئیسلامی سیاسی میانە ڕەو وەکو ئیخوانەکان لە مسر براوەی ئەم ململانیانە بوون. پێتان وایە هۆکاری سەرکەوتنی ئیسلامی سیاسی بەسەر ڕەوتە سیکولارەکانە چییە؟ ڕەوتی مێژووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا بووە کە حیزبە عیلمانیەکان ئیستلاحان یا حیزبە چەپەکان یا حتا حیزبە نیشتمانی و ناسیۆنالیستیەکان لە هەموو دەورانە مێژوویەکاندا کە پشتیوانی جەماوەریشیان زۆر بووە و خەڵکیشیان لەگەڵ بووە، لەجیاتی ئەوەی کە کاری بنەڕەتی بکەن لە کۆمەلگادا و حولی تەحولاتی گەورە بدەن کە بنەڕەتی بەرەو دموکراسی یا لانیکەم بەرەو ئامانجەکانی خۆیان بڕۆ، زیاتر خەریکی ململانەی یەکتر بوون و زیاتر خەریکی یەکتر شکاندن و شەڕی نێوخۆیی حاڵات چ فکری چە فیزیکی و عملی بوون، زیاتر خەریکی ئەوە بوون و لەوێدا ئیسلامی سیاسی توانیوێتی زۆر بە وردی تر بچێتە نێو کۆمەلگاوە و حەول بداوە وەک ئالتەرناتیڤ، مەخسووسەن دوای نەمانی سۆڤیەت ئیتحادی شوڕەوی لە دوای نەوەدەکانەوە بە ئەو دیکتاتۆریە زاڵش کە پێش ئەوە بووە بەتولی چەندین ساڵ چەپەکان و علمانیەکان و ئانامیشە سەرکوت کراون. ئیسلامی سیاسی مەخسووسەن دوای ئەم کاتانە ئالتەرناتیڤێکی واقعیترین ئالتەرناتیڤ بوو لە کۆمەلگاکەدا و معنای چاکی یا خراپیەکەی نییە، ئالتەرناتیڤێک بوو کە لە کۆمەلگادا بوو، کاری ژێربنایی کردبوو بەتولی چەندین ساڵ. تۆ تەماشای ئیخوان الموسلیمینی میسر بکە، سەرراوی کە زمانی عەبدولناسر لێیدان ڕەهبەرانیانی کۆژ تقریبا لەبین چوون بەرەو نابوودی ڕوون، بەڵام دیسان زۆر بە وردی لە کۆمەلگادا سەریان هەڵدا بۆ و کاری ژێربەژێریان کردبوو، زۆر بە تەحمل کاریان کردبوو کە دیارە ئیخوان الموسلیمین وەک دایکی هەموو حرەکەتە ئیفراطی و تەکفیریەکانی دواتری خۆیەتی ئەگە چاوی لێ بکەین. بەڵام منزورمە ئەمان ئەم هۆکارانە بووە کە ئەمان ئالتەرناتیڤێکی واقعی تر بن و زیاتر حاڵەتی حیزبیەت و مۆبلایز بوونیان لە نێو خۆیاندا هەبێ، بۆیە ئەوان ئالتەرناتیڤێکی واقعی تر بوون و ئەوان توانیان هەوساری ئەم حرەکەتانە بەدەستەوە بگرن. ئەو معنایەوە نییە مەیلەکانی دیکەش لە کۆمەلگادا نەبوون، بەڵام ئەوان ئەوەندە ڕێکخراو نەبوون، ئەوان ئەوەندە نەیانتوانی دیارە ئیسلامیەکان زیاتر بەرەو خشونەت و خشونەتگەراش و ئەمە لە تەحولاتی ئیجتماعیدا زۆر تەسیری هەیە کە چێ حولی زیاتر دەدا بۆی بەدەستیەوە بگرەوە لە هیچ ناگوزارێ. تۆ ئەگەر من قەوسێک بکەمەوە لە ئینقلابی ئێرانیشدا ئەوە بە بەرچاوی دەبیندرا خۆ ئەم شۆڕشی ئیسلامی ئێران لە واقعدا ئیسلامی نەبوو لە ئەوڵەوە خۆمەنی ڕەهبەرایەتی نەدەکرد، هەموو مەیلەکانی تێدا بوو، چەپەکانی تێدا بوو، خەڵچکی تێدا بوو، بەڵام لە شوێنێکدا ئەوان هەموو شتێکیان لەژێر پێناوە حاضر بوون هەموو شتێک بکەن بۆی بەدەسەڵات بگەن، ئەو باعیسی ئەوەی کە ئەوان توانیان هەوسارەکەی بەدەستەوە بگرن. لەم بەهاری عەرەبیەشدا ئەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بوو کە ئەوان یەکەم وەک ئالتەرناتیڤ هەبوون لە ئەوڵەوە و دواتریش ئەوان حاضر بوون هەموو شتێک بکەن بۆی کە دەسەڵاتەکە لە دەستی خۆیاندا ڕاگرن. هەڵبەت ئەوەش بڵم کە ئێستا کە چاو لە ئەم حرەکەتە دەکەین لە هەمووشیدا سەرکەوتوو نەبوون. میسر کە مەبدە و شوێنی ئەسلی ئیخوان الموسلیمین و ئەبە معنای ئیسلامی سیاسیە لە منتقەیەدا دوای ئەوەی کە هاتنە سەرکار ساڵێک
شتێک کەمتریا زیاتریان ناچارکران بڕۆن ناچارکران بڕۆن بۆ خەڵکەکە دووبارە گەڕایەوە تماشای کردکامان ناتوان کۆمەلگا بەرەو پێش بەرن و حتا زۆر بەرەو دواوەشیان بردبەوە. بەمانایەکی ترەوان زۆر ڕێکخراوتر بوون، ئەنی هیچ هێزێکی سێکولاری ڕێکخراومان نەبوو کە بتوانێت دژ بە دەسەڵاتی دیکتاتۆر دوای ئەو شۆڕشانە فعالیت بکە بۆ ئیسلامیەکان. هیچ کەس ئەوەندە ڕێکخراو نەبوو وەک حاڵەتی ڕێکخراو بوون، چونەویش هۆکاری هەیە هۆکارەکانی کوتەمەوان قەڵ و قەم کراون و لەبێ بران و یا خەریکی ململانی ناوخۆیی و یەکتر کوتان بوون ویان نانتوانیوە ببن، بەڵام ئیسلامیەکان لە کۆمەلگادا بوونیان بۆ زۆر ڕێکخراوتریش بوون. بەشێکیشی هۆکارەکەیەوە نەبوو کە ئەو دیکتاتۆرانەی کە لەسەر دەسەڵات بوون لە ئەغڵەبی وڵاتانی عەرەبیە دەسەڵاتێکی سێکولاریان بۆ ئەمەڵەن، هەر بۆی ئیسلامی سیاسی توانی ڕاحەت لەو خاڵە لاوازیانیانە بدات. لە ڕۆژهەڵاتی بەڵێ لە هەموو وڵاتانەوە ئەمانە ئیستلاحەن ئەم حیزبە عیلمانیە سێکولارانە کە نێوەن وابوون، بەڵام لە واقعدا دیکتاتۆر و تۆتالیتاریش بوون، بەعزێکیان پشتیوانی غەربیشیان لە پشت بوو ئەکسەران. ئەمە ینی هۆکارێکی واقعی بوون کە ئیسلامیەکان بتوانن ئەلتەرناتیوی علمانی کە لە واقعدا ئەوانە علمانیش نەبوون ها، بەڵام بەنێوی علمانیەتەوە ئیسلامیەکان توانن خەڵکێکی زۆر کۆ بکەنەوە و علمانیەت بە هۆکاری دواکەوتووی کۆمەلگا و ئەو فەقر و فەلاکەتی کە خەڵک هەیەە بناسێن. بۆیە ئەمەش مەسلەیەکی واقعی بوو. جا لێرەدایە لە جنبشی سەوزدا کە کتم پێناسەی انقلابی بۆ ناکرێ، بەڵام کۆمەلگا ینی لە جنبشی سەوزدا مەسەلەکە بەرعکس بوو، ئەوە حکوومەتگەران بوون کە ئیسلامی بوون و دژە غەرب بوون و دژە دموکراسی بوون و ئالتەرناتیڤەکە زیاتر ئالتەرناتیڤی ئازادی خوازانەتر بووە و فەرقە لێرەشدا بەرچاو دەکەوێت. هەندێک کەس پێیان وایە دیکتاتۆرەکانی سەر دەسەڵاتی سیاسی لە وڵاتانی قەیران لێدرا وەکو تونس و میسر کاوپەیمانی سەرەکی وڵاتی ئەمریکا بوون، ئەغڵەبیان هاوپەیمانی سەرەکی غەرب بوون، هەر بە بڕیاری ئەو وڵاتەش دەستیان لەسەر قودرەت کێشا و دەسەڵاتیان بەجێهێشت. ئەنی ئەمە ڕوانگەی کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانی دنیای عەرەبە. دواتر بینیمان ئەم کاریشە نەبوو بەهۆی هاتنە سەرکاری دەسەڵاتێکی کراوەتر و دموکراتتر، بەڵکو لە زۆربەی وڵاتەکانە بوو بەهۆی هێزگرتنی ئیسلامی سیاسی و چوونە سەر دەسەڵاتیان. کۆمەڵێک لە لێکۆڵەران و هەروەها گەورە بەرپرسانی پێشووی دەوڵەتی ئەمریکایش وەکو بۆ نمونە مایکل مۆرێل معاونی پێشووی سازمانی سیا پێیان وایە ئیدارەی باراک ئۆباما دەرکێکی دروستی لەم هەڵسانەوانە نەبووە. بەهەڵە ئەو جۆرەی کە مایکل مۆرێل ئشارەی پێکات لە وتوێژێکیە بەهاری ئەلقاعیدەی بە بەهاری عەرەبی زانیوە و بە بڕیاری لابردنی دەسەڵاتە سکولارەکانی ناوچەکە یارمەتی بە بەهێزبوونی ئیسلامی سیاسی کردووە. پێتان وایە خوێندنەوەی ئەمریکا بۆ پێشاتەکانی ناوچەکە چەندە دروست بووە و ئایا ئەم خوێندنەوەی چ کاریگەریەکی لە ئەرزی واقعا داناوە؟ ئەگەر لە ڕوانگەی دەرەشیەوە چاوی لێ بکەین، ڕوانگە ناخۆیەکانمان تا حدودێک باس کرد. ئەگەر مەسەڵەن بۆ نمونە ڕوانگەی ئەمریکا چاو لێ بکەین، ئەمریکا هەموو کاتێک یا هەموو زڵهێزێک و ئەمریکاش وەک یەکێک لە زڵهێزەکان یا زڵهێزترین و بە قودرەتترینیان کە زیاترین کاریگەری هەیە لە وڵاتە زۆر بە جۆرەکاندا و مەخسووسەن لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمریکا هەموو کاتێک بەرەساسی بەرژەوەندی و مەنافعی ملی خۆی هەڵسوکەوت دەکات. چی لە چ زمانێکدا بەرژەوەندیەکانی ئەمریکا دەپارێزێ و چی لە چ زمانێکدا ئەمری واقعە، ینی بەشێکی پاراستنی بەرژەوەندیەکانە، بەشێکی تەعاملکردن لەگەڵ ئەم شتەیە کە پێی دەڵێن ئەمری واقع. لە نەهایەتدا هەر وڵاتێکێکە چاو لێ بکە ئالتەرناتیڤێک زۆر زۆر بە قودرەتە و دەسەڵاتی بەدەستەوە گرتووە تازە کار لە کارترازاوە تەبیعەتەن سعی دەکات تەعاملی لەگەڵ بکا و کۆنتڕۆلی بکا و ئاوە چاو لێ دەکات. بۆیە دیدی ئەمریکا هەر وڵاتێکی دیکە لەم مەنتقەیەدا زیاتر ئەم ڕوانگەیە تا ئەوەی کە بڵین ئەمە ئەمریکا لای بەر بە بڕیاری ئەمریکا هاتبوو یا بە بڕیاری ئەمریکا ڕۆی. ئوسوولەن تەحەولات حکوومەتەکان کەمتر وەک ینی ئەمە ئەو دیدە کە ئیشارەت پێکە زیاتر دیدەکە کە تۆ دەتوانی مەسەلەن لە ئازمایشگایەکی شیمی چاوی لێ بکەی، تۆ دوو مادە تێکەڵ دەکەی و چاوەڕوانی تەیە کە مادەی سووەمی لێ هەڵبێنج ینی بێتە دەرێ و مادەی سووەم دروست بکە. بەڵام تەحولاتی ئیجتماعی و کۆمەلگا زۆر زیاتر لەوە دینامیکە، حتا ئەفراد حتا حکوومەتەکان زۆر دینامیکترن. شرایطی مشخص دەتوانێت تحولاتی مشخصشی لێ بکەوێتەوە، شرایطی نامشخص دەتوانێت تحولاتی نامشخصشی لێ بکەوێتەوە. ینی زۆر دینامیکتر و ئالۆسترن لەوەی کە بە بڕیارێک هاتبێ یا بە بڕیارێک ڕۆشت بێ. حرەکەتێک لەم وڵاتانەدا دوای چەندین ساڵ سەری هەڵداوە. تەبیعەتەن ئەمریکاش چاوی لێ کردو وەختێک ملیۆنها نەفەر لە میسر دێنە سەر خیابان. ئەگەر حکوومەتەکەشی هاوپەیمانی ئەمریکا بێ، من پێم وانیە هیچ حکوومەتێک خۆی لەسەر ئەوە پیاو خراپ بکە، هیچ وڵاتێک لەسەر خۆی لەگەڵ ملیۆنها خەڵک بکاتە دژمن
لەسەر حکوومەتگەرێکی دیکتاتۆر کە تاریخ مەصرفیشی تقریبا تەواو بوو حسنی مبارەک خۆ زمانی شەڕی ساردیش نەبوو بڵێ تۆ ئیتحادی شوڕەوی لەوێدایە و تحتی هەر شرایطێک پشتیوانی لێ دەکەی و مەجبوری بۆی بۆ ئەمریکا پێم وایە زۆر مەجبوریەتی تێدا نەبوو کە پشتیوانیان لێ بکە هەر ئەوەندەش بوو پشتی نەگرتن ناپاڵی پێوە نەنان کە ئەوان بڕۆن ئەمە لەلایەکی لەلای دووەمیش ئەوەی کە مربوطە بە شەخصی ئۆباما لەم ڕۆژانەدا کتێبێک دێتە دەرەیە کە بەشێکی وەک مقالە هاتۆتە دەرێ بۆ من چەندانەیەکیانم لێ دیوە کە هی سەفیری پێشووی ئیسرائیلە لە وڵاتی ئەمریکا ئەمە کتێبێکی نووسیوە لەسەر دەوڵەتی ئۆباما بە کەسێکی زۆر قابلی احترام و باوەڕ پێکراویش ناسراوە لەلایەن حتا کابینەی خودی ئۆباماوە ئێستا کە کتێبەکەی دێتە دەرێ ئەو باز لەوە دەکات باسی لەو شتان دەکات کە تأثیریان بەسەر ئۆباماوە بووە بەسەر شخصی ئۆباماوە بوو وەک فرد ئەو باز لە ئێدوارد سعید و کەسانێکی وا دەکات کە ئێدوارد سعید بخۆین و سەری کتێبی ئۆریەنتالیزمەوە ڕوانگەیەکی چۆن بڵم دژە کۆلۆنیالیستی و دژە غەربی هەیە و پێی وایە وڵاتانی غەربی زۆر تەسیری خراپیان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شوێنەکانی دیکەی دنیا بووە ئەم پێی وایە کە ئۆباما فەلسفەی کاری خۆی لەگەڵ ئیسلامی یعنی لەگەڵ وڵاتانی ئیسلامی بەوە داناوە کە غەرب لەگەڵ ئیسلام ئاشت بکاتەوە بنەوەیەک و تەعاملێکی هاوسەنگ بکات لەگەڵ وڵاتانی ئیسلامی و لەگەڵ دینی ئیسلام نەک ڕوانگە ینی بەرخلافی دەوڵەتی جۆرج بوش ئەمەش بوو کە کاتی خۆی چوو بۆ تورکیا قسەی کرد ئۆباما و دواتر چوو بۆ میسر قسەی کردەوە بەحسی لە ئاشتی ئیسلام و مەسیحیەت و ئیسلام و وڵاتانی غەربی کرد و ئیسلامی بەدینی سڵح و ئەوان ناسان بۆیە پێم وایە ئەلەو ڕوانگەیەشەوە ئۆبامان نەوەیەک نەرمی بووە بەنسبەت ئەم حرەکەتانەوە سعی نەکردووە دژایەتیان بکات زیاتر لێگەڕاوە کە ڕەوەندەکان بەو شێوەی کە هەن بچنە پێشێ تەبیعەتەنەوە دەتوانێت قابلی ڕەخ نەبێ و لە زۆر جێگا قابلی ڕەخ نەیە بەڵام من باسی دیدی ئەو دەکەم کە چۆن ڕوانیوێتە ئەم حرەکەتانە دەرەنجامیەم شۆڕشانە بوونە هۆی دروستبوونیان بەهێزبوونی ڕەوتگەلی ئیسلامی جیهادی تەکفیری وەکو داعش هەندێک لە شرۆڤەکارانی سیاسی ئەڵێن ئالتەرناتیڤی دەسەڵاتە سێکولار بەڵام دیکتاتۆرەکانی ناوچەکە و جۆری کە پێشتر باسمان کرد ئیسلامی سیاسی میانە ڕەوی سونی یان ئەرتەش بوو ینی ئەم دوانە ئالتەرناتیڤی سەرەکی بوون بۆ دەسەڵاتە سیکولارەکان بەڵام بە نزیک نەبوونەوە و دوورکەوتنەوەی ئەم دوو ڕەوتە لە یەکتر وە بە کەڵگوەرگرتن لە کەلێنی نێوانی ئەم دوانە دیارە ڕەوتە جیهادیە تۆندڕەوەکان مەودای خۆ دەرخستنیان بۆ ڕەخسا هەندێک کەسی دیکەش پێیان وایە دەستی دەرەکی وەکو هێرشەکانی وڵاتی ئەمریکا بۆ سەر وڵاتی لیبی یان دەستێوەردانی ئێران لە سووریە بوونە کاتالیزۆری گەشەی ئەم ڕەوتانە بەڕای ئێوە هۆکارەکانی بەهێزبوونی جیهادی تەکفیریەکان لە وڵاتانە چی بوو بەڕاستی کۆمەڵێک فاکتۆر دەتوانێت هۆکار بن بۆ سەرهەڵدانی ئەمە بەشی سنی ئیسلامی سیاسیە یەکێکیان وەک ئیشارەیەکی کۆلم پێکرد لە پێشدا مەسەلەی شۆڕشی ئیسلامی ئێرانە و مەسەلەی تندڕەوبوونی شیعەیە لە ناوچەکەدا ئەوەی کە دەستێوەردان دەکات پشتیوانی دەکات هجووم دەکات ئەوە وا دەکات کە لە چەندین ساڵی ڕابردوو ئەو مەربوط بەم دەورەیەش نییە کە وڵاتانی وەک عەرەبستانی سعودی و وەهابیەتیش بکەوێتە خۆ پشتیوانی بکات لەم ڕەوتان ئەمە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ململانی زمانی شەڕی سارد مەسەلەی دروست ینی پاڵنانی تاالبان لە ئەفغانستان و ئەلقاعیدە کە بەرهەمی شەڕی سارد و ململانی لەگەڵ کۆمۆنیزمی ئەفغانی بوون ئەمەش هۆکارێکی دیکەی بوو کە ینی پشتیوانی وڵاتانی وەک ئەمریکا بوو لەم حرەکەتانە بۆ دژایەتی چەپەکان ئەمانە هۆکارگەری مێژووین بەڵام هۆکاری عینیتر و هۆکاری کاتی تریشی هەیە کە مەربوط بە ئێستایە بۆ نمونە داعش لە عێراقدا بەشێکی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی نوری مالکی و تۆتالیتاریزمی شیعە لەم منتقەیەدا هاوکاری نەکردنی سونیەکانی عێراق ئەوەی کە هەستیان کردەوە پراوێز خراون یارمەتی نادرێن ینی مەزورمە سەرڕای ئەوەی کە کەسانێکن کە تەکفیرین تندڕەون بۆ خۆیان بۆ چوونیان وایە بەڵام کۆمەلگاکەش لە ئەسەری زوڵم و زۆرێکی زۆردا ئەحساسی کردووە کە بەشخراوە بە هیچ مافێکی ناگا کە دەستی بە هیچ ڕانەگەی ئالەو کاتانەدایە کە تندڕەوترین بۆچوونەکان سەر هەڵدەدەن و دەبنە ئالتەرناتیڤ ئەو هەر مەربوط بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نییە تۆ تماشا بکە لە قەیراندا مەنزوورمە تندڕەوی سەر هەڵدەدا لە دوای قەیرانی شەڕی یەکەمی جیهانیەوە ئەو قەیرانە ئابووریەی کە هات لە 1929 هەموو وڵاتانی داگرت و ئوروپاش تقریبەن وێران ببوو لە ئەڵمان نازیسم دێتە سەرکار نازیسم دەبێت بە ئالتەرناتیڤ لە ئیتالیا فاشیزم دێتە سەرکار لە ئیسپانیا فرانکۆ دێ ینی ئەمانە بەرهەمی قەیران و داڕمانی کۆمەلگان ئەلەو کاتاندایە کە تندڕەوترین بۆچوونەکان دەبنە ئالتەرناتیڤ و خەڵک لە دەوری خۆیان کۆ دەکەنەوە و حاڵەتی ڕێکخراوی بە خەڵک دەدەن
لێرەش هەروایە ئەمە ژێشێک لە هۆکارەکانە لە سووریەوە بووە بۆ ینی حکوومەتێکی دڕندەی وەک بەشار ئەساد کە بە هیچ سەراتێک مستەقیم نییە و تحتی هیچ شەرایەتێک نایەوە دەسەڵات بەربدا و خەڵکەکەش ناتوانێت لەو ململانەیەدا زاڵ بێ بەسەریدا ئالتەرناتیوی تۆندڕەوی ئیسلامی سیاسی دێەوە شتەکان دەگرێتە دەست ینی خۆپیشاندانەکان و حرەکەتەکە دەگرێتە دەست لە عێراقوا بوو لە سووریەوە بوو و حتا لە لیبیش ئەوە دەبینین بۆیە هۆکار زۆرن هەم هۆکاری مێژوویی هەیە و هەم هۆکاری عینیتر مربوط بە کاتیشی هەیە کە ئەم حکوومەتە دیکتاتۆریانە دیسان هۆکارگەلێکن بۆ ئەوەی کە ئەم ئالتەرناتیوە توندهاژۆیانە سەر هەڵبدان و هاوساری خۆپیشاندانەکان و اعترازەکان لانیکەم بەشێک لەوانە بەدەستەوە بگرن بەڵێ هەندێک کەس پێیان وایە گەورەترین دەستکەوتی ئەم شۆڕشانە دروستکردنی نەوع شۆڕشێکی فکری لە لای تاکی ئەو وڵاتانە بوو کە دیارە ئەم شۆڕشە فکریە ئەم ئاعتماد بە نەفسە باوەڕ بەخۆ بوونێکی لە ناویانە دروست کرد کە ڕەنگە هەتا لایەن بمێنێت بەڵام لایەکی دیکەشەوە شەڕ و ماڵوێرانی لەم ناوچەیە بە شێوەیەک ململانەی تایفی و ئاینی زەخ کردوەسەوە کە ڕەنگە گەیشت بێتە شوێنێک کە قابلی گەڕانەوە بەرەو دواوە نەبێت ئەم شەڕانە بەڕای ئێوە دەستکەوتەکان و زیانەکانی بەهاری عەرەبی تاکو ئێستا کامانە بوون ئەگەر بەحسی زیانەکانی بکەین زیانە ئەوەی کە زۆر بەرچاوترێنە وێرانبوونی بەشێک لەم وڵاتانەیە وڵاتێکی وەک لیبی کە درستە حکوومەتێکی دیکتاتۆری بوو و ئەو حکوومەت دیکتاتۆرە بۆ خۆی هۆکاری ئەم وێرانی ئێستاە بەڵام دەرهەرحاڵ ئەمنیەتێکی نسبی و لانیکەم لەباری ئەمنیەتەوە گەرچی ئازادی نەبوو بەڵام ئەمنیەت هەبوو لە بەشێکی زۆر لە وڵاتانەدا بەڵام ئێستا ئەمنیەتەکەش نەماوە کۆمەلگاکە داڕەماوە شار و گوند نەماوە خانوو نەماوە هیچ ینی ئێستا ئەوەی کە دەیبینین هیچ نەماوە لە وڵاتێکی وەک سووریا درستە بە شارەسەد خراپ بوو وە زۆر دڕندەیەوە ئێستاش زۆر دڕندە ماوەتەوە و بەردەوامە لەو دڕندەیەی خۆی بەڵام دەرحاڵ وڵاتەکە وێران بۆ هەر بۆ خۆی پرۆسەی دروستکردنەوەی سەختەفزاری وڵاتەکە ساڵها توول دەکێشێ جاچ بگا بەوەی کە شەڕهای گەورە 300,000 نەفەر ئینسان لە وڵاتە کوژراوە شەڕێکی تند و خێناوی تازەکەوتۆتە بینی خودی خەڵکی ئەم کۆمەلگایەوە بە تونداژۆ و بە دموکراسی خواز و بە چەپ و بە ئەنووسرە و بە ئەلقاعیدە و بە هەر کەس بلەخەرەمە خەڵکی ئەم وڵاتن و ئەو ململانەیە بەردەوامە بۆیە جامە هەر سووریە بە وڵاتەکانی دیکە شەروایە ئیخوان المسلمین و ئەوەی کە ئێستا لە سەرکارە دیکتاتۆری نظامی ئەم شەڕ دیسان بەردەوام و درێژ خایەن دەبێ منزورمەوەی بڵم زیانەکانی جەمسەربەندی تونتری کۆمەلگایە وێرانبوونی وڵاتەکان و شارەکانە ئەمە زیانە عینیەکانین بەڵام بەشێک لە قازانجەکەشی دەتوانێت ئەوە بێکە نەوعێک ئاعتماد بە نەفسی داوە کە دەکرێت تەحوڵات ئیجاد بێ ئەمە دەتوانێت نەوعێک تەجروبە بێ لانیکەم ئەگەر بۆ خودی ئەم وڵاتانەش ناکە قەتعاً بۆ وڵاتانەش هەیە بۆ خەڵکی ئەم وڵاتانەشێ بۆ وڵاتانی دیکەی ناوچەکەش کە دەکرێت تەحوڵات ئیجاد بێت دەکرێت دیکتاتۆران بێنە خوارێ دەکرێت دیکتاتۆران سقوط بکەن و ئەو تەسویرەی کە دروستیان کردو دیکتاتۆران لە ناوچەکەدا کە نەشکێنن لانیکەم ئەوەی لە بین بردووە نیشانیدا کە دیکتاتۆران دەتوان بێنە خوارێ بەڵام ئەوەی کە دوای هات نەخوارێ ئەوان دوای لابردنی ئەوان لە دەسەڵات ئالتەرناتیو چ دەبێ وە کۆمەلگا لە چ مەسیرێکدا دەڕواتە پێشێ ئەمە ئەو کەسانی کە زیرەک بن و ئەو کۆمەلگایانەی کە عاقڵ بن دەبێت سوودی لێ وەربگرن و بەو مەسیرەی کە وڵاتانێک کە بەهاری عەرەبی تێدا ڕوویدا بەو مەسیرەدا نەڕۆنەوە کاکە کۆ هەر ئەو ئاکامی ئەو شۆڕشانە کە بوو بەهۆی سەرهەڵدانی ئیسلامی سیاسی تۆندڕەوە ئەو شەڕ و ماڵوێرانی کە لە وڵاتانی عەرەبیە کەوتۆ نابێ بە هۆی دروستکردنی نەوعێک ترس لە ناو تاکی ئەو وڵاتانەیە بۆ ئەوەی کە چیدی کە شۆڕش و سەرهەڵدانێک لە وڵاتانە ڕوونەدادیان بگەن بۆ قەناعەتەی کە ڕەنگە لەم هەلومەرجیشە خراپتر بەسەرمانە بێت ینی ناتوانێت کاریگەری نەرێنی بێ بەسەریان و ئەمەش دەتوانێت یەکێک لە کاریگەریەکانی بێت لە ینی لانیکەم کاریگەریەکی کوردماوە بۆ کوردماوە دەتوانێت تەسیری زۆر دابنێم پێم وایە بۆ نمونە نظری شخصی خۆم وایە کە لە کۆمەلگای ئێراندا نەوعێک ئەو ترسە هەیە لانیکەم لەلایەن فارسەکانەوە بەشێک لەو نەتەوانەی کە حاکمیەتیان بەدەستەوەی و لە واقعدا حاکمیەتی ئێران ئەوان دەیسەرخێن پێم وایە ئەم ترسە هەیە کە لاچوونی دەسەڵات سەر ڕاوی کە ئازادی نایەنن نائەمنیش ئیزافە دەکەن ئەمنیەتێکی نسبی کە هەیە ئەوەش لە بین دەبێت بۆیە ئەوەش یەکێک لە زیانەکانی بەهاری عەرەبی ینی بەستگی بۆیە تۆ چۆن چاوی لێ دەکەی وە بزانین ئەم ململانانە کە ئێستاش هەر بەردەوامە
لە لیبی هەر بەردەوامە، لە تونس بەردەوامە، لە میسر تقریبا دروستە نظامیەکان هاتوونەوە چۆرکار، بەڵام بە هەر حاڵ ململانە لە کۆمەلگادا بەردەوامە. مەسەلەی سووریە ناڕوونە، عێراقەوە بزانین بەرەو کوێ دەچێ، بۆیە هێشتا زووە دەرەنجامێکی سابتی لێ وەربگرینەوە بزانین نەتیجەکەی دەبێ بەچی. فعلەن جارێ منتقەکە ئالۆزەوە، ئەو وڵاتانە تووشی ئالۆزیەکی زۆر بوون، بۆیەنەوە ترسیشی ناوەتەوە، ئەو ترسە واقعیش غێر واقعی نییە، بەڵام دەبێت زیاتر ڕاوەستین بزانین نهایەتەن بەچۆ دەگەن. کاکە وەکو دوایین پرسیارم دیارە پرسیار زۆرم ماوە، بەڵام هاوڕێیانی شارەکەن کە کاتێکی وامان نەماوە، پێتان وایە داهاتووی وڵاتانی خانەخۆی بەهاری عەرەبی دیموکراتیزەتربوونی ساختاری سیاسی وڵاتانی لێەکەوێتەوە یان بە پێچەوانەوە شۆڕشی خەڵکانی ئەم ناوچانە ئەبێتە هۆی دەسەڵاتگرتنی ڕەوتە ڕادیکاڵە مەزهەبیەکان و ئەساسەن شۆڕشی دیموکراسی خوازی لە وڵاتانە بەرەو شکستەچێت؟ سەختە جوابدانەوەی بە ئایا بەنا، بەڵام معمولاً ڕەشترین دیکتاتۆریەکان و ڕەشترین فەزای سیاسی و کۆمەڵایەتی وەختێک دەگەنە ڕەشترین کاتی خۆی، ئەمە دقیقاً ئەو کاتەی پێش گۆڕانی واقعی و ڕۆشنبوونەوەی هەوایە، ئەوەی کە ئیسلاحەن دەڵێن شەو لە تاریکترین کاتی خۆی دەدەخکەنە وەختەیە کە پێش ڕووناکیە. بۆیە من پێم وایە ئاکامەکەی نهایەتەن پۆزیتیو دەبێت، ئەمە ئاخرین ململانەکانی ئیسلامی سیاسیە لەم ناوچەیەدا دەیکا، و من پێم وایە مەسەلەی میسر ئەوانە نیشانیدا کە ناتوانێت ئالتەرناتیڤێکی واقعی بێ کە دەسەڵات بەڕێوە بەرێ، دەتوانێت ئالتەرناتیڤی ئۆپۆزیسیۆن بێ، دەتوانێت خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە بۆ نەقدی حکوومەت، بەڵام بۆ خۆی ناتوانێت ئالتەرناتیڤێک بێ کە کۆمەلگا بەرەو پێش بەرێ. بەڵام ئێستا زۆر زووەزارێ ململانەکان خوێناوین، ڕقەکە زۆرە، کۆمەلگاکان زۆر تووشی کێشن، بەڵام پێم وایە بە ڕۆیشتنی کات وردە وردە ئەم حاڵەتە هێوەر دەبێتەوە و دموکراسی نهایەتەن دەگاتە ئەم منتقەیەش، بەڵام کاتێکی زیاتری دەوێت و تحملی زیاتری دەوێت. لە ئەوروپا و لە شوێنەکانی دیکەش داوا بوون شەرهای 30 ساڵی ئەوروپا شەرهای مەزهەبی 30 ساڵە کە پێش پەیمانی وێستفالێنن، کە ئەوە دەکەن وەختێکە کە ئیتر تەسبیت دەبێت لە دنیادا کە دەوڵەتەکان لەسەر ئەساسی مەزهەبی پێک نایەن، لەسەر ئەساسی ملی پێک دێن. یعنی منزورمە شەرهای توندی مەزهەبی لە وڵاتانی دیکەش بووە قڕوونی وستا لە ئەوروپا، شەرهای مەزهەبی چەندین سەد ساڵە بوو، بەڵام نهایەتەن گەیی بە ڕەنسانس و عەسری ڕۆشنگەری و دموکراسی و ئەوانە. نهایەتەن پێم وایە ئێمەش بەم مەسیرەدا دەڕۆین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام تەبیعەتەن ئەمە ململانەیەکی درێژخایەنە و ئاوازوو پێمان وابێت دەگەین بە دموکراسی، بە تایبەتی بەم پێشینە تاریخی کە ئێمە بوومانەوە لە هیچ مەسیرێکی دروستەوە تقریبا لە 100 ساڵی ڕابردوودا حرەکەتمان نەکردووە، چالشێکی زۆر گەورەیە گەیشتن بە دموکراسی، بۆیە کاتی زۆری دەوێت. بەڕێز کاکۆی ئالیار پسپۆڕی بواری پەیوەندیێنەوەتەوە یەکان زۆر سواز بۆ ئامادەبوونی بەڕێزتان. مەمنون. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم بەشەی بەرنامەکەشمان، هیوادارم جێگای ڕەزامەندی ئێوەی بەڕێز بوو بێت تا کات و ساتێکی دیکە و ڕامانێکی دیکە بمێن بە خۆشی و شادی ماڵاوە. خێر دەست